داوا دەکەین لەوانەی کە پێشتر کە خۆیان مڕەشح کردبوو ئەو دەگو ئەو هادەکمە ئەوانە قسەکانی خۆیان بینێت جێ و ئیشەکانمان لەوە جێبەجێ بکەن. بەرزبوونەوەی نرخی بنزین لە دوای تەوابوونی پرۆسە هەڵبژاردن بەڵێنی دوو حیزبی دەسەڵاتدار لە بانگەشە هەڵبژاردن سەبارەت بە دابەزاندنی نرخی سوتەمەنی پێچەوانە دەکاتەوە کە لە ئێستادا لە تەواوی هەرێمی کوردستان نرخی سوتەمەنی بەرز بووەتەوە بە جۆرێک هەر لیترێک بنزینی نۆرماڵ 50 دیناری چووەتە سەر و بووە بە 775 دینار بەمەش نیگەرانیەکی زۆر لای شۆفێران دروست بووە و بەشێکیان ئاماژە بۆ ئەوە دەکەن لەسەر ڕووباری نەوت دەژین کەچی بەگرانتر لە دەرەوە پێمان دەفرۆشنەوە. بنزین گرانە بزانە بردێ بستەڕەیەکە بە 450 لە قوشتەپەی بە 700 قسووریە عالەمیش فەقیرە کابراگە بنزین هەبیتن بە هەرزار سوای تەکسی دەبی کاسبی زیاتر دەبیتن لە هەموو عالەمێ داواکاریەکانی عەز دەکەین هەرزان بیت گرانە زۆر گران بخۆمان لە سەباعلی نەفتێ بین و زەگرانش گوناح نییە بەرمی نەفت گوناح نییە ئێستاکە بە 150,000 داواکارەکەمان لە حکومەتی هەرێمەوەیە کە نرخی بنزینەکەی بەنسبەت جێگایەکان کە گەلە زۆرە ئەگە بنزینەکانمان بۆ دابەزنی زۆر باشە لە پاشەوەی کە بنزینەکان هەچەند نرخەکان شەیە بەڵام بنزینەکانیشمان زۆر خراپە لەناو ماوەیەکی کەم گوتی سیارەکانمان دەست بە نەتر دەکە فیتمەندەکانمان ڕادەوەستی زۆر لە تۆمبیلەکانمان دەسووتان گوتی لەبەرەوەی کە سولف لێدا جارێک دوو جار وەری نەدەگرن کە ئەو سولفە لێدا ئەو وایرگەرم دەدە یەکسەر ئاگری دەگرت کە ئاگری دەگرت سیارەکەشی دەسووتات هەموو لارمەی چ بوو لە بەنزین خراپی بوو. قایمقامی قەزای ناوەندی هەولێر سەبارەت بە بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی دەڵێت لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایی بازاڕی بنزین ئازاد کرا و بەرزبوونەوەکەشی پەیوەستە بە بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهان دەشڵێت پاڵاوگەی گەورەی بنزین لە هەرێمی کوردستان بوونی هەیە و بنزین و سوتەمەنی بۆ دەرەوە هەناردە دەکات بۆ ئەوەی حکوومەتی هەرێم لە ڕێگەیەوە مووچەی فەرمانبەران دابین بکات. لەگەڵ سەر هەڵدانی قەیرانی دارایی لە کوردستان بازاڕی بنزین ئازاد کرا لەبەر ئەوەی وەزارەتی سامانە سروشتەکان لە توانایدا نما بەهۆی قەیرانەوە کە پاڵپشتی کەرتی بنزینکە وەکو پێشتر دەیکرەوە ژوای کردکە نرخەکەی بەرز بێتەوە لە ماوەی ڕابردوو تا ڕادەیەک بنزین بەرز بووە هەر لترێک 50 دیناری هاتە سەر بازرگانانە هەلبەتە قازانجی خۆیان دەوێتن کە بە گرانتریش دەخڕن نرخەکەی وای لێ هاتووە بەرز بوویتەوە بەڵام هەوڵ و کۆشەکانی حکوومەتی هەرێم بە تایبەت پارێزگای هەولێر بەردەوامە لەگەڵ وەزارەتی نەوتی عێراقەوە پاڵپشتیەک لە وەزارەتی نەوتی عێراق بەدەست بێنیتن بۆ کەرتی بنزین لە کوردستانیش پاڵاوگەمان هەیە کێشەکە لە نەوتی خامە ئەولەویەتی حکوومەت بۆ دابینکردنی مووچەی فەرمانبەرانە بەتەنها لە شاری هەولێر 12 کۆمپانیاکاری بازرگانی بنزین دەکەن و ڕۆژ بە ڕۆژیش بنزین نرخێکی نوێ لە بەرزبوونەوە تۆمار دەکات تا ئێستاش حکوومەتی هەرێم نەیتوانیوە چاودێرێکی کارا بێ بەسەر بنزینخانەکان بۆ ئەوەی نەتوانن بنزینی کوالێتی خراپ بە شۆفێران بفرۆشن بە جۆرێک لە ماوەی ڕابردوو چەندین ئۆتۆمبیل بەهۆی خراپی کوالێتی بنزینەوە لە ناوەڕاستی شەقام و لە کاتی کارکردندا گڕی گرتووە بەپێی ئامارەکانیش بێت لە ماوەی 6 مانگی ڕابردوو زیاتر لە 30 بنزینخانە داخراون و سزادراون بەهۆی خراپی کوالێتی بنزینەکانیان. زریان سدیق کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.